بەڵێ بەڕێزان وەکەم ویلایەکتان ئاگادارە 12 ڕۆژ شەڕ و پێکدادانی تون لە نێوان ئیسرائیل و ئێران بەردەوام بوو. ئێران بە موشک بۆمبارانی ئیسرائیلی دەکرد، ئیسرائیلیش بە فڕۆکە بە هەمان شێوە بۆمبارانی ئێرانی دەکرد. تا دوجار ئەمریکاش هاتەن ناو شەڕەکەەوە بە فڕۆکەی B2 ئەوەی پێی دەڵێن شەبەح و نابینرێ و تاکە فڕۆکەشە ئەو جۆرە بۆمبە هەڵبگرێ کە بۆمبی ئەوەیە کە دەتوانێت ئەو شوێنانە بشکێنێ کە زۆر لەژێر زەویشدان. شەڕەکە خەریب و گەورەتر دەبوو کەچی دوایە و هێرشەی ئەمریکان لە پڕێکا ترامپ ڕایگەیان و تێرەوەڵە شەڕەکە ڕەوەستا و دەبێ هەردوو لاش پابەندی ئاگربەست بن، هەم ئێران و هەم ئیسرائیل هەردوو لاش ئاگربەستێکیان ڕاگەیان. ئەم ئاگربەستە درێژە دەچێشێ یاننا. ئەی ئەم شەڕە بۆ تەنها 12 ڕۆژی خایان، بۆچی ئەمریکا تەنها بەو هێرشە ئاسمانەی کە بە فڕۆکەی B2 کردیە سەر ئێران بەوە ڕاوەستا و دەڵێ ئیتر کاتی ئاشتیە. ئاشتی دروست دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەی ئەگەر ئێران هاتوو دانوستانی کرد، دانوستان لەگەڵ چێ دەکات؟ لەگەڵ ئەمریکا دەیکا یاخود لەگەڵ لایەنی سێهەمیش کە ئیسرائیلە و ئەو بوو ڕاستەوخۆ ڕوبەڕوو جەنجی لەگەڵ ئێران ڕاگەیاند بوو. ئایا ئەو سێ لایەنە داخلی دانوستان دەبن یاخود نا؟ کۆمەڵێک پرسی زیاتر دێنە پێشەوە. ئەی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چیان لێ بەسەرات؟ زۆر قسە لەسەر ئەو بابەتە دەکرا. ئێمە دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە وەربگرینەوە، سەرنج و تێبینی و وەڵامی پرسیارەکانیشمان لە میوانەکەمان وەربگرینەوە. میوانەکەمان زۆر بەڕێ دەیڤێت تەفوری، شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا ڕاستەوخۆ لە واشنگتن لەگەڵماندایە. بەڕێز دەیڤێت، دووبارە سڵاوتان لێبێ، سوپاستانەکەین کە جارێکی دیکەش لەگەڵ کوردستان 24ن. با بەم پرسیارە دەست پێ بکەین. ئەگەر ئاگربەست وەک ترامپ دەڵێ ئەو ڕایگەیاندووە، ئەی کەواتە جەنگەکە چێ ڕایگەیاند بوو؟ هەر ترامپ بوو؟ زۆر سپاس. سپاس بۆ میوانداریتان، سپاس بۆ ئەم دەرفەتە، بۆی کە قسەتان بۆ بکەم و پێزانینم هەیە، بۆی پێم وابێ ئێستا هەموو شتێ ڕوونە. ئەوەی کە ڕووەدا بەرامبەر بە ئێران سەرۆک ترامپ و خەڵکی سوپرایز کرد بە بڕیارەکانی و ئەوەی کەوتی بۆ ڕاگەیاندنی ئاگربەست و ئاگربەستەکە ئێستا ڕاگەیاندراوە. بەڵام هەندێک راپۆرتی شت باس لەوە دەکەن کە لەوانەیە ئەو هێرشانەی کە ئەمریکا کردنیە سەر سێ بنکە ئەتۆمیەکەی ئێران سەرکەوتوو بن لەوەی کە توانیویانە بینا و باڵەخانەکانی ئەو بنکە ئەتۆمیانە لە ناو ببن. بەڵام لەوانەیە سەرکەوتوو نەبوو بن لەوەی کە ئێرانی ڕاگرت بێ لە پرۆگرامە ئەتۆمیەکەی بەو شێوەیە کە ئێمە ئەمانویست یاخود خەڵکە ئێویست. ئایا ئەم راپۆرتانە ڕاستن یاننا؟ ئایا ئێران سەرتەرفیوجی ماوە هێشتا زیانیان بەرنەکەوت بێ؟ ئایا یۆرانیۆمی پیتێنراوی هەیە هێشتا لە بەردەستی ئێران بێ؟ ئەمە ڕوون نییە و لە دیار نییە کە ئیسرائیل و ئەمریکا چیەکەن لەو حاڵەتەدا. بەڵام ئەوەی کە جەنابە باسێ کرد، ئاگربەستەکە ڕاگەیاندراوە، سەرۆک ترامپ ڕایگەیاند، بەڵام دەیەوێت ڕێککەوتنێک لەگەڵ ئێراندا بکات و ئێران هێرشی کراوەتە سەر، ئەمە ڕوونە و زیانی زۆریشی بە ئێران گەیاندووە. ئیسرائیلیش هێرشی کردوتە سەری، چەندین فەرماندە و بەرپرسی ئێرانی تیرۆر کراون، لە ناو براون. ئێستا ئێران دەبێ خۆی بڕیار بدا کە قۆناغی داهاتووی چییە بێ؟ ئایا ڕێکەوتن دەکا یان نا؟ ئایا ڕێکەوتنی ئەتۆمی دەکا لەگەڵ ئەمریکا یان نا؟ یاخود پرۆگرامە ئەتۆمیەکەی ڕائەگرێ یان نا؟ و چیتر داوای ئەتۆم ناکات بە دوایدا ناچێت. زۆر باشە بەڕێز دەیڤێت. بەڵام سەرۆک کۆماری ئێران دەڵێ ئێمە ئامادەی دانوستانین و جگە لە مافەکانی خۆمان داوای هیچ ناکەین. لەولاوە ترامپ سەرۆکی ئەمریکا دەڵێ ئێران لە داهاتوو دەبێتە وڵاتێکی ئابووری و تیجاری گەورەی جیهان. خوێندنەوەتان بۆ ئەو دوو قسەیە چییە؟
هەردووکیان دڵخۆشکەرن چونکە پێشنیازن لەوانەیە هەردووکیان ئەمریکا و ئێران ئامادە من ڕێککەوتنێک بکەن بەڵام من دوو دڵم لەوەی کە ئێران بێوێت بە جددی سازش بکە بۆی کە ڕێککەوتن لەگەڵ ئەمریکا بکە بەڵام شتەکان جیاوازن ئەمریکا دەبێ هەنگاو بنێ ئەمریکا هێرشی کردوتە سەر ئێران و هەڕەشەی لێ کردووە بژاردەی سەربازیشی لەسەر مێزە بەردەوام بەڵام ئێستا ئەمریکا ئەو کارتەی خۆی بەکارهێنا واتە ئەتوانێ تا ڕادەیەک نیەتپاکی خۆی پیشاندا چکە بژاردە سەربازیەکەی دژێران بەکارهێنا ئەوەی کە پەیوەستە بەوەی کە ئێران و ئەمریکا ڕێککەوتنی بازرگانیان هەبێ پێشتر پێم وان نییە باسی کردبێ بەڵام ئەمە یەک دوای هێرشەکانی ئێران دەستی کردووە بەم قسانە بەڵام پێم وابێ هێشتا دوورین لەم بژاردەیەوە لەوەی کە بازرگانی لە نێوان ئێران و ئەمریکادا ببینین چونکە تا ئێستا زۆر بڕیار و زۆر سزا لەسەر ئێرانە و ئێران ئامادە نییە و ئەمریکاش لەوانەیە بەم نزیکانە ئامادە نەبێ ئەم هەموو سزایانە لەسەر ئێرانە هەڵ بگرێ واتە هێشتا ڕێگەیەکی دوورە و هەندێک هێواشیش دەچێتە پێشەوە ئەگەر هاتوو ئەم سزایانە لەگەڵ ئێران هەڵگیرا ئەو کاتە ئەتوانین باس لەو بژاردەیە بکەین کە بازرگانی لە نێوان ئەم دوو وڵاتەدا دەست پێ بکاتەوە بەڵام هێشتا ماویەتی بەڕێز دەیڤد هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئەم جەنگا کە هەڵگیرسا لە نێوان ئێران و ئیسرائیل دواییش بەشداریکردنی ئەمریکا جگەل لە نمایشێک هیچ شتێکی تر نەبوو پرسیار ئەمەیە ئامانجی ئەم نمایشە چی بوو؟ من پێم وان نییە بە وای ناو نەنین پێم وابێ ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەبوو گێڕاویەتی و نیشانیشیدا و هاوکاری ئیسرائیلیشی کرد پێکەوە هەردووکیان پرۆگرامی ئەتۆمی ئێرانیان پاشەکشە پێکرد ئێران چەندین بنکەی ئەتۆمی هەبوو لە ژێر زەوی زۆر زەحمەت بوو دەستت پێیان ڕابگا تەنها ئەمریکا ئەو توانایی هەبوو ئەو بۆمب و فڕۆکەیە هەبوو کە بتوانێ ئەم بنکە ئەتۆمیانە بە ئامانج بگرێت ئیسرائیل بە دڵنیاییەوە داوای لە ئەمریکا کردووە کە ئەم ئۆپەراسیۆنە سەربازیە ئەنجام بدا و ئەمریکا بیدایەت و سەرۆک ترەمپیش زۆر دوو دڵ بوو بەڵام دواتر ڕەزامەندی دەربڕی هۆکارەکەشی چی بوو؟ ئەمە پێم وابێ پاڵپشتێکی دوولایەنەی دیموکرات و کۆماریەکانی لە پشت بوو چونکە هەردوو لا دەیانەوێ ئێران دەستی نەگاتە ئەتۆم مەبەستم چییە لە هەردوو لاوە پاڵپشتی کرا مەبەستم ئەوە بوو کە کۆماریەکان و دیموکراتەکان هەردووکیان لەسەر ئەوە کۆک بوون کە دەبێت سیاسەتی ئەمریکا ئەوە بێ ئێران دەستی نەگاتە چەکی ئەتۆم واتە مەبەستم لە هێرشەکانە گڵۆپی سەوزیان هەڵکرد بۆ سەرۆکترەوە باش بەڕێز دەیڤد پێت وانییە ینی بەشداریکردنی ئەمریکا بەم شێوازە تەنها تاقیکردنەوەی فڕۆکەی B2 بوو لەگەڵ بۆمبی پەناگەشتێن خۆ لە چۆ تاقیب کردایەتەوە دەبواە هەر لەم جەنگەدا تاقیب کردایەتەوە هەر ئەوەندە ئەو فڕۆکەی ڕۆشت و بۆمبەکانی فڕێدا و یەکسەر ترامپ ئاشتی ڕاگەیان یاخود ئاگربەستی ڕاگەیان نەخێر من هاوڕانیم لەگەڵ جەنابەت تەنها تاقیکردنەوەی بۆمب و فڕۆکە بوو بێ ئەمریکا هیچ کات بۆ تاقیکردنەوەی چەکەکانی شەڕ هەڵناگرسێنێ یاخود زیان بە خەڵکی ناگەیەنێ ئێمە زۆر بیابانمان هەیە لە ڕۆژاوای وڵاتەکەمان ئەتوانین ئەو بۆمب بۆ ئەو فڕۆکانەمان لەوێ تاقی بکەینەوە بەڵام ئامانجی ئەم هێرشانە لەوانەیە تۆ زۆرێک لەوانی دیکە هاوڕانە بن لەگەڵ ئەم قسەی من بەڵکو سەرۆکی ئەمریکا ویستوێتی هاوکاری ئیسرائیل بکە بۆی کە ئێران پاشەکشێ پێ بکە و ئەم بۆمبەی کە بەکاری هێنا تەنها ئەمریکا هەیبوو بۆی کە دڵنیایی بداتە ئیسرائیل کە ئەم هەڕەشەیە زۆر دەچێت بەرز دەبێت دوای هەموو جەنجێک دانوستان هەیە بەڵام پرسیارەکە ئەمەیە دوای ئەم جەنگە ئێستا ئەم جەنگە ڕاوەستاوە
پێت وایە دانوستان تەنها لە نێوان ئێران و ئەمریکا دەبێ ئەی لایەنی سێهەم کە ئیسرائیلە کەواتە لە نێوان ئێران ئەمریکا ئیسرائیلیش دەبێ؟ زەحمەتە ئێستا پێشبینی بکەی بزانی کە ڕێککەوتنی سێلایەنە لە نێوان ئیسرائیل و ئێران و ئەمریکا دێتە ئاراوە و ئەم یاخود بڵێ ئیسرائیل و ئێران پێکەوە دانیشن لەسەر مێزێک بەڵام ئەوەی کە ئەگەری زیاترە ڕووبدا ئەگەر ئیسرائیل دەست پێ بکە و گفتوگۆی دوولایەنە بکە لەگەڵ نوێنەری ئێران و ئەمریکا ئەو کاتە ئەوەسێتە سەر ئەمریکا ئایا پاڵپشتی ئەم سیاسەتە دەکا ئایا دەیەوێت کە ئەم سێ وڵاتە پێکەوە دابنیشن و گفتوگۆ و دانووسان بکەن؟ باش زۆر باشە بەڕێز دەیڤد زۆر قسە لەسەر گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرا ئایا ئەو گۆڕانکاری کە باسیەکرا هەر تەنها ئەم جەنگە بوو خۆوە تا ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر وەکو خۆیەتی؟ پێم وابێ ڕۆژهڵاتی ناوەڕاست دەگۆڕێ و ئێستا لە گۆڕاندایە بەڵام نازانم بەرەو کوێچێت چونکە هەندێک فاکتەری ناڕوون هەن کە ئەکرێ دەربکەون یاخود قسەیان لەسەر بکرێ بەڵام هەڵسەنگاندن بۆ ئێران و هەڵوێست و پێگەی ئێران لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە دڵنیاییەوە گۆڕاوە و دەگۆڕێ هەڕەشەکانی زۆر کەمە بنەوە و ناتوانێت چەکی ئەتۆمی هەبێ بەلایین کەمەوە بەڵام ئێران هێشتا توانای ئەوەی هەیە کە هێرش بکاتە سەر دژمنەکانی نەیارەکانی هێشتا هێز و میلیشیایی لە بندەسە کە هێزەکانیان کەم بۆتەوە بەڵام توانایان کەم بۆتەوە بەڵام ماون ئەکرێ ئێران پشتیان پێ ببەستێ بۆی کە بە ناوی ئێرانەوە سەرێشە دروست بکەن لە سەرەتای هێرشەکانەوە کە هێرشەکان دەستیان بکرد بۆ ئێران پێیان وابێ ئێران ئاگۆڕدرێ لەوانەیە هێشتا بژاردەی گۆڕینی ڕژێم لە ئێران مابێ بەڵام ئەگەر شتێک لە ناو ئێراندا ڕوو بدا و داوای گۆڕینی ڕژێم بکە ئەو کاتە پرسیارەکەی دیکەیە. بەڕێز دەیڤد ئێوەش هەر باسی گۆڕانکاریەکەن دەڵێن گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدا مەبەست چییە لە گۆڕانکاری لە ڕووی جیۆسیاسیەوە یاخود تەنها گۆڕینی ڕژێمە خۆ زۆر ڕژێمیش گۆڕا بەڵام دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر وەکو خۆی بوو؟ پێم وابێ هەر کاتێک کە ڕژێم گۆڕابێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاریەک هەبووە من ناڵێم 100% دۆخەکە گۆڕاوە بەڵام داینامیکێک هاتووەتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گۆڕانکاری دروست کردووە واتە پەیوەندی نێوان وڵاتان ئەمە هەموو کات لە بەرژەوەندی وڵاتان و خەڵکی وڵاتانی ناوچەکە بۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر بە شێوەیەکی ئاشتیانە ڕژێم بگۆڕدرێت لە ئێران و ئەو ڕژێمەی کە ئێستا لە ئێرانە چەندین ساڵە دەیان ساڵە دەسەڵاتی هەیە و خەڵکی ئێرانی بێبەش کردووە لە زۆر شت لە ئازادی و بێبەشی کردوون لە زۆر مافی خۆیان لە دیموکراسی مەبەستم ئەگەر ئەم گۆڕانکاریە بێ ئەمە گۆڕانکاریەکی زۆر باشەوێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ڕوو نییە ئەوەی کە من ئەڵێم ڕوو نییە ئەمە بەم نزیکانە ڕوو بدا وەستێتە سەر ئەو ڕووداوانەی کە دێنە ئاراوە لە داهاتوودا بەڵام چەندین قەیران هەن دەبێ چارەسەر بگرێت تەنها لە ئێران بەڵکو بابەتی غەزەیە لە یەمەنە بنمونە زۆر ناکۆکی و ئاڵۆزی هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێ ئەمانە چارەسەر بکرێ چۆن چارەسەر ئەکرێن چۆنیەتی چارەسەرکردنیان بە دڵنیاییەوە کاریگەری دەکاتە سەر گوزەرانی خەڵکی لە ڕۆژهەڵاتی زۆر باشە زۆر بەڕێز دەیڤد تەفوری شارەزای سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە واشنگتۆنەوە لەگەڵ ماوەی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان کاتێکی خۆش.